سەرباری ئەوەی کورد زۆری دانیشتوانی کەرکووک پێک دێنێ، بەڵام کەمترین ڕێژەی لە فەرمانبەران و کارمەندانی کۆمپانیای نەوتی باکوور هەیە کە دەگاتە لە 13، ئەمەش بەراورد بە عەرەب و تورکمان کە ڕێژەیان لە 140 بۆ 45 کەمترین ڕێژەیە بۆ کورد دیاری کراوە. لە سەرجەم بەشە جیاوازەکانی ناو کۆمپانیای نەوتی باکوور ئێستا کورد کەمترین بەرپرسیارەتیەیە کە لە کۆی 13,000 کارمەند نزیکەی 1100 کارمەندی کوردن. پۆستێکی زۆر هەیە لە ناو شەریکەی نەوتە 800 وحدە هەیە و 150 شعبە هەیە و 50 قسم هەیە، بەڵام ئەمانە ئەکەیتە چووە هەرچەنە چەند شوێنێ وەرگیرا بۆ کورد، بەڵام هەر ئەوە بە پێی پێویست و بە پێی تەمۆح نییە. بەڵام لە دوای ئەوە کە خەڵک دامەزریانرا وردە خەڵک پۆستی بچوشی بۆ وەرگێرە لە خوارەوە بۆ ئەوەی پاش لە 15 ساڵ ئامادە بێ، بەڵام دوای ئەو 15 ساڵە 16 ئۆکتۆبەری بەسەرهات ئێستا خەڵکی مهەیە بۆ پۆست وەرگتن، بەڵام دەسەڵاتی سیاسی کورد زەعیفە ناتوانێت ئەو شتانە بۆ خەڵک وەرگێ. لە دوای ساڵی 2003ەوە کورد دەیتوانی بە ڕێژەیەکی بەرچاو کارمەند لە کۆمپانیای نەوتی باکوور دابمەزرێنێت و ڕێژەی کورد بەرز بکاتەوە، بەڵام بەهۆی ململانەی حزبی و بەرژەوەندی پارتی و یەکێتی کورد نەیتوانی بە شێوەیەکی بەرچاو جێی خۆی لە ناو کۆمپانیای نەوتی باکوور بکاتەوە. هیچ سوودێک لە پرسی نەوت لە کەرکووک لەلایەن کوردەوە نەبیندرا، بەڵکو بە پێچەوانەوە ئەو سیاسەتە حزبیە بچووکە تەنگە نەفەسەی کە هەیان بوو لە بارەی نەوتەوە لە کەرکووک بە زەرەرێکی زۆر گەورە بەسەر ناوبانجی کوردە با بڵێن بە ناوبانجی کورد و نەوت لە کەرکووکە شکاوەتەوە. بۆیە لە ئێستادا کورد نەک ڕۆڵی لە نەوتی کەرکووک نییە، یعنی وەکو ئەوە ڕاگەیەندراوە لە کۆی 18,000 کارمەند و ئەندازیار و بەڕێوەبەر و ئەوانەی کە لە پرسی نەوت و کەرتی نەوت لە کۆمپانیای نەوتی باکوور ئیشەکەن بە ڕێژەیەکی زۆر کەم، یعنی وەکو باسەکرێ 800 کەسی کووردە، باقیەکەی هەمووی عەرەبە و ڕێژەیەکی تورکمانە. بەڵێ ئەزانیتی هەردووا کەوتووە مؤهل نییە، حزبەکان کارەساتن حزبی لادێن، چونکە خەباتیان لە شاخ کردووە بە عەقڵیەتی شاخ بە عەقڵیەتی لادێ حکومڕانیان کردووە. خۆ ئەم شارە 5-6,000 مهندسی تایە کاکە، 7-8,000 سەیدەلانی و دکتۆر و ئەوەی تایە، سەدان مامۆستای زانکۆی تایە، مامۆستا کوا ڕۆڵیان کوا دەوریان، کادرێکی حزبی مەسوول کۆمیتەیە هی ناوچێک خۆی هەموو شتێکە، ڕئیس جامیعەیە شەهادەیان تەزویرە کرد، قۆپیانە کرد لە ئیمتیحاناتە، هەموو هەر کورد کارەسات بوو لەم شارەیە. بە درێژایی 14 ساڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی لە کەرکووک ئەوەندەی کاریان لەسەر قایمکردنی پێگەی حزبەکانیان و کادیرانی حزب کرد لە دام و دەستگاکانی دەوڵات، ئەوەندەی کاریان لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی کورد نەکرد لە شارەکە. هەر بۆیە ئێستا کورد بەراورد بە تورکمان و عەرەب کەمترین ڕێژەی فەرمانبەری لە دام و دەستگاکانی حکوومەت هەیە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.